جوانترین و گەرموگەشتین سلااوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی چوارشەممە سەرەتا سەردێری گرنگترین هەواڵەکان. ناڕزایەتی کارمەندانی بێزیستی لە شاری سنا، هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەر مامۆستایەکی زمانی کوردی لە قوچان، کوژران و برینداربوونی 4 کەس لە هێرشی تورکیا بۆ سەرچیای گاڕە، دەستبەسەرکردنی 4 کەس لە چالش و تاران، سەپاندنی 38 ساڵ زیندان بەسەر سەعید تەمجیدی لە بەندکراوانی خەزەڵوەرینەوە هەشت و برسیەتی 90% منداڵان لە غەزە. درێژی هەواڵەکان ناڕزایەتی کارمەندانی بەهزیستی لە شاری سنا بەپێی هەواڵی گەیشت و ڕۆژی سێشەمە 1 ڕەشەمە کارمەندانی ئیدارەی بەهزیستی سنە لە ئازدۆخی خراپی پیشەیی و معیشەتی ناڕزایەتیان دەربڕی. بەپێی ئەو هەواڵە کارمەندانی بەهزیستی سنە لە ئاسکەمی حەقدەست و بایەخنەدانی بەرپرسانی ئەو ڕێکخراوەیە بە کێشە و گرفتەکانیان لە نێو مەحوەتەی ئیدارە کۆبوونەوەیان بەڕێو بردووە. لە کاتی ناڕزایەتیدا بەڕێوەبەری بەهزیستی بە ناوی حسێن ڕەسوڵی هەڕەشەی لە کارمەندانی ناڕازی کردووە و خۆپیشاندەران ڕایانگەاندووە کە ئەگەر داخوازیەکانمان جێبەجێ نەکرێت ئەوە لە بەردەم ئوستانداری کوردستان کۆ دەبنەوە. کۆبوونەوەی دادخوازان لەسەر مەزاری موحسن قەیسەری و فواد قەدیمی ڕۆژی سێشەمە 1 ڕەشەمەی 1402 بنەماڵەی دادخوازی موحسن قەیسەری لە ئیلام و فواد قەدیمی لە دیواندەرە لەسەر مەزارەکانیان کۆبوونەوە ڕێزیان لە بیرەوەریەکانی گرت. موحسن قەیسەری تەمان 32 ساڵ ڕۆژی چوارشەمە سی خەرمانانی 1401 و لە ڕەوتی شۆڕشی ژینا بە تەقەی سەرکوزگەرانی کۆماری ئیسلامی لە شاری ئیلام گیانی بەخت کرد. ڕۆژی ڕابردوو ساڵڕۆژی لە دایکبوونی فواد قەدیمی لە شاری دیواندەرە بوو. هەر بەو بۆنەوە بنەماڵەی ئەو هەمیشە زیندووە هاوڕێ لەگەڵ ژمارەیەک لە خەڵکی ئازادی خواست لەسەر مەزاری کۆبوونەوە یادیان بەرز نرخان. فواد قەدیمی ڕۆژی 28 خەرمانانی 1401 لە کاتی خۆپیشاندانەکانی دیواندەرە بە دەستڕێژی گولەی هێزەکانی ڕژیم بە سەختی بریندار و پاش 2 ڕۆژ بەستەری بوون لە نەخۆشخانەیەکی سنا ڕۆژی 30 خەرمانان گیانی بەخت کرد. دەستبەسەرکردنی زانا منبەری لە ئەنجامانی بنەماڵەی دادخوازەکانی سنا ڕۆژی سێشەمە 1 ڕەشەمەی 1402 زانا منبەری تەمان 24 ساڵ و خەڵکی شاری سنا لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە لە گەڕەکی حاجیاوە دەستبەسەر کرا. زانا منبەری خوشکەزاوی پەیمان منبەری لە گیانبەخکردوانی بزوتنەوەی ژن ژیان ئازادی لە شاری سنەیە و ڕۆژی ڕابردوو بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە دەستبەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازراوەتەوە. شانی باسا کە هێشتا هۆکاری بەندکرانی زانا ڕوونیە و بنەماڵەکەی نیگەرانی چارەنووسی ناوبراون. هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەر مامۆستایەکی زمانی کوردی لە قوچان ڕۆژی سێشەمە 1 ڕەشەمە هێزە ئەمنیەتیەکانی شاری قوچان بۆ دوهمین جاری بەردەوام بە مەبەستی دەستبەسەرکردنی مهران ڕەحیمی هونەرمەند و مامۆستای زمانی کوردی خەڵکی خوراسانی شۆمالی هەوڵی ڕفاندنیاندا. بە پێی راپۆرتەکان مهران ڕەحیمی تا ئێستا چەند جار لەلایەن ناوەندە ئەمنیەتی و قەزاییەکانی خوراسانی شۆمالیەوە بانگێش کراوە، بەڵام ناوبراو هیچ کات سەردانی ئەو ناوەندە حکوومەتیانەی نەکردووە. ڕۆژی ڕابردوو هێزەکانی ئیدارەی ئیتلاعات بە حوکمی قەزاییەوە هێرشیان کرد سەر ماڵەکەی و کاتێک زانیان ناوبراو لە ماڵەوە نیە بنەماڵەکەیان خستە ژێر گوشار و هەڕەشیان لێکردوون و وتویانە مهران تۆمەتبارە بە هاوکاری لەگەڵ گروپە نەیارەکانی ڕژیم و ئەبێ خۆی ڕادەست بکات. ناڕوونی چارەنووسی حامد ئەمینی لە گرتوخانە ئیتلاعاتی شاری سنا بەپێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ چارەنووسی حامد ئەمینی شارۆمەندی دەست بەسەرکراوی خەڵکی مەریوان لە گرتوخانەی ئیتلاعاتی سنا بە ناڕوونی ماوەتەوە. هەفتەی ڕابردوو حامد ئەمینی هاوڵاتی خەڵکی گوندی ساوسلەیمانی سەر بە شاری مەریوان لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و بۆ گرتوخانەی ئیتلاعاتی سنا ڕاگوێزرا. ناوبراو خێزاندار و باوکی 3 منداڵە و لە گوندی لەنجاوە نیشتەجێیە. حامد لە ماوەی بەندکرانیدا لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵی بێبەش کراوە و هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکرانی لە بەردەستان نییە. کوژران و برینداربوونی 4 کەس لە هێرشی تورکیا بۆ سەرچیای گاڕە ڕۆژی سێشەمە 1 ڕەشەمە فڕۆکەکانی ئەرتشی تورکیا
هێرشیان کردە سەر گوندی کافیە لە چیای گاڕە و بەهۆیەوە دوو کەسی مەدەنی گیانیان لەدەستا و دوو شارۆمەندی دیکەش بریندار بوون. بەپێی راپۆرتی میدیاکانی هەرێمی کوردستان لە هێرشەکەی ڕۆژی ڕابردوو ئەرتشی تورکیا بۆ سەرگوندی کافیە لە چیای گارە سەر بە شاری ئاکرێ دوو کەس بەناوەکانی بەشیر عومەر عارف تەهاگیانیان لەدەستا و دوو شارۆمەندی دیکەش بەناوەکانی سادق تاهر و عەبدوڵڵا تاهر بە سەختی بریندار بوون. ناڕزایەتی دانیشتوانی ناوچەی ڕەمینی چابەهار لە ئاسبێئاوی. ڕۆژی سێشەمە یەکی ڕەشەمە دانیشتوانی ناوچەی ڕەمینی سەر بە شارستانی چابەهار لاز نەبوونی ئاو بایەخنەدانی بەرپرسانی ڕژیم بە کێشە و گرفتەکانیان ناڕزایەتیان دەربڕی. بەوتەی شارۆمەندانی ناڕازی بەهۆی دابینەکردنی ئاو لەلایەن ناوەندە پەیوەندیدارەکان ناچارن بە تانکەر ئاو بۆ خۆیان و بنەماڵەکانیان دابین بکەن. هاوڵاتیان بە کۆبوونەوە لە بەردەم ئیدارەی مخابراتی ڕەمین ڕایانگەیان چەندین جار پەیوەندیان بە ئیدارەی ئاو ئاوەڕۆی چابەهارەوە گرتووە، بەڵام بەڕێوەبەرانی ئەو ڕێکخراوەیە وەڵامی داواکاریەکانیان نەداوەتەوە. دەست بەسەرکردنی 4 کەس لە تالش و تاران. ڕۆژی سێشەمە یەکی ڕەشەمە هاوڵاتێکی خەڵکی شاری تالش بە ناوی ڕەحمان زەحمەتکەش و 3 خوێندکاری کچی زانکۆی ئەمیرکەبیر لە شاری تاران لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەرکران. بە پێی زانیاریەکان ڕەحمان زەحمەتکەش بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن ئیتڵاعاتی سوپای پاسدارانی تالش لە ماڵی باوکی لە گوندی خەرجەگیل ڕفێندرا و هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی لە بەردەستان نییە. لەلایەکی دیکەوە 3 خوێندکاری کچی زانکۆی ئەمیرکەبیری تاران ڕۆژی ڕابردوو بە بیانووی ڕەچاونەکردنی یاسای حجاب لەلایەن گەشتی ئرشادەوە دەست بەسەر کراون و ناسنا و چارەنووسیان نادیارە. دژایەتیکردنی بەرپرسانی زیندانی ئەڤین لەگەڵ ناردنی داود ڕەزەوی بۆ نەخۆشخانە. ڕۆژی سێشەمە یەکی ڕەشەمەی 1402 بەرپرسانی زیندانی ئەڤین بە بیانووی لە بەرنەکردنی جلوبەرگی زیندان لە گواستنەوەی داود ڕەزەوی چالاکی کرێکاری بەندکراو بۆ نەخۆشخانە خۆیان بوارد. داود ڕەزەوی بە بیانووی چالاکی کرێکاری و سنفیەکانی لە سەندیکای کرێکارانی شرکەت واحدی تاران ڕۆژی 5 ڕەزبەری 1401 لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر و دواتر لە دادگایەکی نادادپەروەرانەدا بە 5 ساڵ زیندانی تازیری مەحکوم کرا. ناوبرا و چەند نەخۆشی سەختی هەیە و تووشی خوێنبەربوونی گەدە بووە، بەڵام بەرپرسانی زیندان لەگەڵ ناردنی بۆ نەخۆشخانە دژایەتی دەکەن تەنیا لەبەر ئەوەی کە ئەو چالەکە کرێکاریە حازر نییە جلوبەرگی زیندان لەبەر بکات. سەپاندنی 38 ساڵ زیندان بەسەر سەعید تەمجیدی لە بەندکراوانی خەزەڵوەری 98 بەپێی راپۆرتی کەمپەینی بەرگری لە زیندانیانی سیاسی و مەدەنی لەقی 23 دادگای ئینقلابی تاران سزای 38 ساڵ زیندانی بەسەر سەعید تەمجیدی لە دەست بەسەرکراوانی شۆڕشی خەزەڵوەری 98دا سەپاندووە. بەپێی بڕیاری دادگا سەعید تەمجیدی تەمەن 31 ساڵ بە تۆمەتی ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی نەتەوەیی، ڕوخاندنی ئەمواڵی گشتی، تێکدانی ئاسایشی گشتی، دژایەتی لەگەڵ نظام و بەزاندنی نایەسایی سنوور سەرجەم بە 38 ساڵ و 9 مانگ زیندان مەحکوم کراوە. شانی باسەکە سەعید تەمجیدی پێشتر لەلایەن قازی سەڵەواتیەوە بە ئێعدام مەحکوم کرابوو. زیندانی بوونی 557 بەندکراوی ژن بە تاوانی ماڵی لە زیندانەکانی ئێران. ئەسەدوڵڵا جەولایی جێگری سەرۆکی دەستەی بەڕێوەبەرایەتی سێتاتی جەماوەری بۆ یارمەتی بەندکراوان ڕۆژی سێشەمە یەکی ڕەشەمە ڕایگەیان لە کۆی گشتی 12565 بەندکراوی تاوانە کۆمەڵایەتیەکان 557 ژن تەنیا بە تاوانی قەرزدار بوون زیندانی کراون. بەوتەی ئەو بەرپرسەی ڕژیم هەرچەند تەنیا 4 لە سەدی بەندکراوان لەژێر چەتری پشتیوانی سێتادی دیەدان، بەڵام ئەم کەسانە بەهۆی ئەوەی قەرزەکانیان قورسە پێویستیان بە یارمەتی زۆرتر بۆ ئەوەیە ببورن بە یارمەتی زۆرترە بۆ ئەوەی لە زیندان ئازاد بکرێن. پارێزگای تاران بە 117 بەندکراوی ژن زۆرترین ڕێژە و پارێزگاکانی خۆراسانی ڕەزەوی فارس بە 53 و 36 لە ڕێزبەندی دووهەم و سێهەمدان. دووە هەواڵمان سەبارەتە بە برسیەتی 90 لە سەدی منداڵان لە غەزە. بەڕێوەبەری ناوچەی ڕێکخراوی یونیسف لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕۆژی سێشەمە یەکی ڕەشەمە ڕایگەیان 90 لە سەدی منداڵانی غەزە تووشی کەم خۆراکی و بەدخۆراکی بوون و گیانیان لە مەترسیدایە.
بەپێی راپۆرتی ئەلجەزیرە یارمەتیە مرۆییەکان بەدەست ئاوارەکانی باکووری غەزە نەگەیشتووە و نەتەوەی گرتووەکان خوازیاری کرانەوەی هەموو دەواازە سنووریەکان بۆ ئەوەی یارمەتیەکان بەدەستی خەڵکی لێقۆماوی غەزە بگات. شایانی باسە کە لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا 103 فلستینی لە بردومانەکانی ئەرتشی ئیسرائیلدا کوژراون و 142 کەسی دیکەش بریندار بوون. بینانانی خۆشەویست سەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و بەختەوەر بژین.